ئەویش بۆ ئارامبوونەوەی هەنگ کەمێک دووکەڵی لێرێ بە ئارامی ئاوە تونتونی بێت خۆی عەسەبانیە بێ هەر بە ئارامی ئەمانش زەرفی شەکەرن هەنگی تەبیعی تەواو بوو زۆر کەم ماوە ئانێمە خۆمان هەنگی تەبیعی کار ناکەین هەنگی شەکەری دانین فرۆشی ڕاحەتترە دەردسەری نییە هەنگوینی تەبیعی ئەوەڵەن بە دەلیلی ئاوهەوا وانە زۆر تەولید هاتوۆتە خوار ئاسان هەنگوینی تەبیعی وەک ساڵان نەماوە زۆر کەم بووە زۆر ناسەرفێ ئەسڵەن چۆن ساڵانە هەنگە حەدیەقەل هیچی نەبووە 15-20 کیلۆ هەنگوینی تەبیعیە بوو ئەلان هەنگی 2 کیلۆژ نایەنە چون ئەوان هەنگ زۆر بووە لە هەمووشی مهمتر نەخۆشی و ئابوهەوایە ئابوهەوا گەردوخاک زۆرە هەموو نەخۆشی و هینێک لەگەڵ خۆیێنێ بۆ ئەم هەنگ کار ناکات لە فەسلێکا کە وەختی کاری هەنگە وەختی جەماوەری شەهدا هەوا ناموساعدە بە گەردوخاک مەخسووسەن گەردوخاکەکە ئەو نەزۆرە سەر گوڵەکە ئاگری ئەسڵانەوە هەنگە ناتوانێت کار کات لەسەرم گوڵ و گیایە لە دوای ئەوەش نەفرۆشتنی هەنگوینی تەبیعیە مشتری زۆر کەمە هەنگوینی تەبیعی نسبەت بە هەنگوینی شەکەری خەواسی دەرمانی زۆر زیاترە بۆ هەموو نەخۆشیەک کە تۆ هەر نەخۆشیەک کە ببێت حتمما هەنگوینی تەبیعی یەکێ لە دەرمانەکانیەتی وەلی دەردیسەری فرۆشی زۆرە هەنگوینی تەبیعی نافرۆشە چون تەقەلوب زۆر کراوە هەنگوینی شەکەریان چەندها بار بەجیاتی هەنگوینی تەبیعی فرۆشووە ئینسان لە ناو خانەوادەی خۆیان نەخۆشێکی هەیە دکتۆر بۆیە نووسێ هەنگوینی تەبیعی ئەچی کابرا تەقەلوب لەگەڵا کە هەنگوینی شەکەری پێدا بەجیاتیەوەی نەخۆشەکەی بهبوود پێیاکە خراپترە بێت بە خاتریەوەمە هەنگوینی شەکەری دانی هەنگوینی شەکەری فرۆشی زۆر خۆشە زۆر ڕاحەترێ فرۆشی بە کارخانە یان بە کابراایك معاملە چییە هەنگوینەکە لێ سێنێت و شەکرێدا ئێمەش کاسپیەکەین هەدەفمان کاسپیە دقیقاً هەنگوینی شەکەری وەکو بورس وایە بەدەست ئاسان مشکڵی فرۆشت هەر نییە یەک دێنکە جای 100 تۆن هەنگوینی شەکەری دوێت بە ڕۆژێکەی فرۆشی لە قیمەتی خۆیە هەرچەند هەنگوینی شەکەری زەحمەتی زۆرە بۆ خۆمان هەموو ڕۆژێ بێت لە ناو بۆشکانەیە شەکرا بگرینەوە هەموو ڕۆژێ دانە بەدانە سەری ئەم هەنگانە لابین بۆیان تێکەین پێمانەوە دەن تووڕابن وەلی بازم چون فرۆشی خۆشترە دەغدەغەت کەمترە بە خاتریەوە ڕاحەترە بۆ ئێمە بەرداشتی هەنگوینی شەکەریش کارێکی زۆر سەختە بی بە ئەم هەنگینانم شانانت شان بەشان دەرێنە بی بەرۆ لە دەستگای دە چنگاڵی لێ دەبی خەناو دەستگاوە دووبارە بێنە پیان بەرۆ شەکەریان پێ بدەرۆ دەردیسەری زۆرە وەلی باز هەرەمە ڕاحەترە لە هەنگوینی تەبیعی ئەوەش مەلەکەکەی ئەلبەتە ئابوهەوا لە هەنگی شەکەریشە بێتەسیر نییە هەنگی شەکەریش ئیسا هەنگی شەکەری ئەم هەنگە شەکەریانەیەمە ئەلانە بۆیە تەبەقی تریشیان بەسەرەوە بووە وەلی لە وەختی کاری ئەم هەنگایە لە وەختی بافتی مومە کە برجی 3 و تا 15 و 20 برجی 4 لە منتەقەیەمەیە گەردوخاک و تەپوتۆزێکی زۆر بکات لە ئانیش هەر مشاهدەیەکی لەسەر کەندوەکانە ئەوە چەور بووە هەرە خۆڵ و خاکە بەسەرەوە ماوە لە وەختێکە ئەگەر ئەم هەنگە وەختی کاری بووە ئەگەر هەوا مساعد بوایەت بۆ ئێمە زۆر بەسەرفەترە بوو بازم لە هەنگی شەکەریەکانیش ئەم ئابوهەوا تاسیری داناوە و حتا چەندانە لە هەنگدارە شەکەری کارەکانیشمان هەنگیان نەماوە هیچ هەر بە خاتری ئابوهەوایە مەخسووسەن ئەو گەردوخاک ئەم بۆشکانت تەمیسی یەکەین جوانێ شۆرین و مەخسووسی شەکەراوداینە لە بەهارە شەکەراوداین یەک بەیەکە
ینی لیترێ ئاو کیلۆیە شەکەر. بەڵام ئیسا هاوینە وەختی هەنگوین ئێمە بەهار بۆ تەقوێتی شەکەریان پێدەوە ئیسا پیانەدەین هەنگوین دروستکەن. ئێستا 3 بە 5 گرین ویا 3.5 بە 5 ینی 50 کیلۆ شەکەر 35 لیتر ئاو کە خەست بێت هەنگەکە زۆر زەحمەت نەکەێت زووتر بیکا بە هەنگوین. دا بە خااتێ بۆ هەنگەکە زەرری نەبێت شەکەر و ئاوەکەی تێەکەین بەدار جوان حەلیەکەین تر ناخالسی تیان نەمێنێت دوایەوە مدەتی 2 ساعتی لێگەڕین جوان حەل بێت دووبارە حەلیەکەین و کە هیچ شەکەری ناخالسی تیانە چون ئەگە شەکەرەکە ناخالص بمێنێتەوە لە ناو ئاوەکەی ئەو هەنگە وەختێک ئەیکێشێت مشکڵی بۆ دروستەکە بۆی هەزم نابێت جوان. ئەمە هەنگە شەکەریەکانمان سەحراکەی وەگەی بینن زۆر شتێکی عجیبواری بنێت چون ئێمە شەکەری پێدن هەر مەقدارێک گەردەی ببێت کافیە هەموو ڕۆژە حەمل و نەقلیم هەنگە بۆ ئێمە بڕۆ شەکەر بەرە ئاو بەرە دووبارە هەنگوین بەرداشتکە بێنەرەوە ئەگەر ڕێگاکەی دوور بێ بۆ ئێمە سەختە. هەنگە تەبیعیەکانمان جێگاکانە بێ زۆر خۆش بێت چون هەتا جێگاکەیان خۆش بێت گوڵوگیای زیاتر لێ بێت هەنگوینەکەمان خۆشترە تامی خۆشترە بێ گوڵی وەک مەسەلەن گوڵی گەون ئاویشەن یا بە کوردی خۆمان هەز بێ جاترێکی پێڵێن ئێمە ئەو دوو گوڵە مەخسوسەن لە هەنگوینی مەنتەقەیەمە زۆر تاسیردارن. عومدەی شەهدی ئەم مەنتەقەش هینی هەز بێ و گەونە. هەنگە تەبیعیەکانمان جێگاکان لە کوێستانە لە تەرەفی بۆبەکتان بۆ سەرترۆیە جێگاکەیان زۆر خۆشە ئەلانیش هەر وەکو ئەوڵی بەهار گوڵشتی زۆر لێ. کارکردن لەگەڵ هەنگە هەم سەختە هەم خۆشە. سەختێکەوەی پێتەوە دەن ینی لە ماڵەکەی خۆی دفاعکە تۆ بە غارەتگەرێکە بینی وەختێک چێت سەرەوە هەنگە بازەکە کاری بۆ نێت تۆچی شەکەری پێدی کۆمەکی پێگەی شانەی پێدەی ئەو لە هەر حاڵەکە تۆ بچیتە ناو هەنگانەوە وایە ساسەکە غارەتگەرێکی وەچی هەنگوینەکەی لێسەنی کە چەندێک زەحمەتی پێوە کێشەوە هەنگوینەی دروست کردووە گەڕاوە لەسەر ئەم گوڵ و ئەو گوڵ و ئەم سەحرایە کۆی کردوێتەوە کردوێتە ناوم شانانە و زەخیرە کرۆ بۆ زمستان گوزەرانی بۆ بەڕێچوونی خۆی بۆ جستان تۆچی لی دەردێنی ئەو هەر وەختێ بچیتە لای وای ئاساسەکەات ئەچی بۆ دزیلی ئەچی غارەتی کەی هەنگوینەکەی لێ دەربێنی بە خاتیەوە دفاعکە لە خۆی دفاعکە لە ماڵەکەی پێتەوەدا خۆشی ئەمرێت حتاوەلی هەر پێتەوەدا دفاعکە لە خۆی ئەبێت حوسەڵەت ببێ هەنگ پێتەوەدا هەوا مەسەلەن شەوی وایە بارانە تۆ لە ناو چادرایی شەوی وایە ساردە باز لە ناو چادرای لە جنوب ئەوانەی هەیە. ئەلان هەنگوینیان زۆرتیایە بەشی خۆشمان و بەشی خۆشیان ئەمەش بەرداشتیان لێکەین هەنگوینی ئیزافەکانیان لێ دەردێنین
حتا جاری وایە زیاتر لە حەدی خۆشیان لی دەرێنی وەلی دوایی شانە پوکەکانیان پێدەین و شانە خاڵەکان کە ئیدەین لە دەستگا پوکەکانیان بۆ دانێن و شەکەریان پێدەین بۆ زمستانی خۆیان بۆ زمستان گوزارانی خۆیان مەسەن هەر بە ئەزای هەر شانێک جەمعیەتی هەنگەیەتی بە 2 کیلۆ هەنگوینی بۆ دانین سەن ئەگەر 5 شانەیە ئێمە بێت 2 کیلۆ هەنگوینی بۆ زمستان گوزارانەکەی بۆ دانین بەرهەمهێنان و بەرداشتی هەنگوین هەموو ساڵێ کەمەکات نسبەت بە ساڵی گوزەشتە ئەلان هەنگوینی تەبیعی کابرا هەیە 50 هەنگی هەیە هەنگی 3 کیلۆ بەرداشت کردووە کات 150 کیلۆ لە ساڵێکە عەلا بووە بەلای 150 کیلۆ هەنگوینەوە ئەویش ئەگەر بۆی بفرۆشرێ بە قیمەتی مناسب کە ناشفرۆشرێت مەجبور هەرزان فرۆشی کات پێی بەڕێ ناچێت هەنگە شەکەرەکانیش بەستگی بە خۆت هەیە ئەدا جوانتر خزمەتیان کرد شەکەری زیاتر پێبێت بەرداشتی زیاتر ئینشەڵا ئەم ساڵ هەنگی شەکەری میانگین حدودی 40 کیلۆیەکی ئینشەڵا بەرداشتەکەی فەرقی بینی هەنگوینی تەبیعی و هەنگوینی شەکەری هەر ناوی خۆی بەخۆیەتی و هەنگوینی تەبیعی هەنگوینی تەبیعی شاخوکێ و این دەشت و دەرە هەنگوینی شەکەری تەولیدی ئەکسەرن یانی تا 80-90% هەنگوینەکە شەکەری قاتیە شەکەری پێدەین ئاو شەکەری پێدەین و ئەیکات بە هەنگوین وەلی هەنگوینی تەبیعی لە ئەنواعی گوڵ بەدەستی دێنێت لەسەر گوڵەکانە گەڕە شادەکان جەمەکاتەوەی کاتە ناو سلولانەوە ئێمەش هەنگوینی تەبیعی بە هەنگوینی تەبیعی ناسین هەنگوینی تەبیعی بۆی تامی ڕەنگی بە حتا دەرسەدی ڕتوبەت و غەڵزەتەکەی لەگەڵ هەنگوینی شەکەریە فەرقەکە هەنگوینی شەکەری ڕەنگێکی ڕۆشنی هەیە تامیشی فقط ئەحساسەکەی شیرینە وەلی هەنگوینی تەبیعی ڕەنگێکی زۆر جوان و پڕەنگی هەیە ڕەنگێکی سووری هەیە تامیشی زۆر خۆشە فرۆشی هەنگوینی تەبیعی بەستگی بە نەفەرەکان کەوتووە لە 40,000 تمەنەوە من خۆم شاهدی فرۆشی ئەم تا 200,000 تمەن هەرەوە هەنگوینێک کە بە 40,000 تمەنە فرۆشرێت بە 200,000 تمەنیشە فرۆشرێت لە شارەکانی دەوروبەر لە شارستانەکانە لەلای خۆمان چون مەحسوڵی تەبیعی نسبەت بە شارەکانی تر زۆرترە 40,000 تمەن قیمەتیەتی وەلی هەرەوە هەنگوینە لە شارەکانی وەکو تەبرێز و تارانە بە 200,000 تمەنیش من شاهدی فرۆشی بوو هەنگوینی شەکەریش قیمەتی تقریبان تۆزێک معلومترە بە عومدە ئەلان کە شەکەر گران بووە دەوروبەری 8500 شانەکەشی 12,000 ئەلان شغڵی هەنگداری ینی لە تعدادی ئەفرای زەموردار ڕوو بەکایشە زۆر کەمی کردووە هەنگدارەکان کەم بوونێتەوە جاران هەنگدارمان زۆر بوو ئەچوین بۆ جنوب بەحەد هەنگداری سەقز زۆر بووین هەنگداری من ئوستانی کوردستان زۆر بووین ئەلان کەم بووەتەوە دلیلیشی نەخۆشیەکانە لە هەموو مهمتر چەند جاروتومە ئاب و هەوایە یان دارو ئەسەن هەموو شتێک احتیاجی بە دارو هەموو شتێک نەخۆشیەگرێت ئەلان ئێمە بۆ داروی هەنگ لە داروی داخلیمان نییە دارویەکی باش کە مەسەلەن فەرز کە بۆ کەنەی واروە دارویەکی داخلی باشمان نییە کەنەی واروە ژەنان مهمترین ئافەتی زەمبورە هەموو هەنگێک هەیەی یعنی کامە هەنگ سالمە کەنەی واروای هەیە داروی داخلیمان نییە داروی خارجیش حتا لە دوکانەکانی شایگرن ناڵن واردیکەین ئێستا ئێمە چۆن پیشگیریکەین لەگەڵ کەنەی واروایە هیچ حمایەتێکیشمان نییە حمایەتێکی دەوڵەتمان نییە مەسەلەن هەنگوینەکەمان بە قیمەتێک لێ بکرێت قیمەتێکی معلوم شەکەرەکەمان بە قیمەتێکی معلوم پێبات ئازاد لە بازاڕە شەکەرە کڕین ئازاد لە بازاڕە هەنگوینە فرۆشین مەخسوسەن شەکەرەکەمان نەوەسانی قیمەتی زۆرە شەکەری 3,700 تمەنی کڕین هەنگوینە بە 8,500 تمەن چەندێکیش ئۆفتی هەیە چەندێکیش زەحمەتی هەیە وە قەرار نییە کە کیلۆیە شەکەر بدەیت کیلۆیەکیش هەنگوینە بێت